دیارە ئەمڕۆ دووەمین ڕۆژی کۆنفرانسی نەدەوڵەتی مێژووی کورد لە ئاوێنی دەستنووس و بەڵگەنامەکاندا بێگومان بەڕێواچێت کە تایە چەندین توێژینەوەی گرنگ وارووا چەندین گفتوگۆی گرنگ لەبارەی کۆکردنەوەی بەشێک لە دەستنووس و بەڵگەنامەکان کە بێگومان ئەمە ئەرکێکی قورسە و هەریەک لە زانکۆی جیهان و زانکۆی سلێمانی پێی هەستاون و توانیوەنە چەندین گفتوگۆی کراوە لەسەر ئەم بابەتە بکرێت و بێگومان ئامانجێکی گرنگی شەیەکەوەی کە بتوانێت تەواوی ئەم بابەتانە بە تایبەتیش گەڕانەوە بۆ تەواوی ئەو دەستنووس و بەڵگەنامانی کە گرنگن و بتوانرێت کە بۆ مێژووی کورد کاری لەسەر بکرێت بێگومان لەم کۆنفرانسەیە گفتوگۆی تەواوەتی لەسەر کراوە قسە و باسەکەم لەسەر دووەمین ڕۆژی کۆنفرانسەکە بە میوانداری زۆربەرە دکتۆر دڵشاد زاما کە بەڕێزان مامۆستایی زانکۆن و ئێستا لە کورسات مەگەزین میوان دکتۆر گیان زۆر بەخێر بێ سلااو لێبێ سپاس بۆ تۆ دکتۆر باسێک لە دووەم ڕۆژی کۆنفرانسەکە بکەین پێم خۆشە بزانم ئەمڕۆ پلانەکان چۆن بوون و چ جیاوازیەک کێ بوو لەگەڵ دوێنەیە ئەمڕۆ چوار تەوەری سەرەکی بوون و ڕۆژی دووهەم بوو ڕۆژی یەکەم بەشێکی دەستپێک و وتارەکانی سەرۆکاتی زانکۆکان بوو بەڵام ئەمڕۆ ڕاستەخۆ قوڵایی وردەکاری توێژینەوەکان بوون لە تەوەری یەکەمە چوار توێژەر باسییان لە مێژووی زارەکی کرد و هەروەها باسییان لە گرنگی بەڵگەنامە کرد و چۆن بەڵگەنامەکان بخرێنە بواری خزمەتکردنی نووسینەوەی مێژوو هەروەها باس لەوەش کرا کە گرنگە مێژووی ژیانی خەڵکیش بنووسرێتەوە چونکە تەنها مێژووی سەرکردە و ڕووداوە سیاسی و مێژوویەکان نین بەڵکو کۆمەڵگەش وەکو بەشێک لە مرۆڤایەتی و ناوچەکانی کوردستانیش بێگومان بابەتێکی گرنگە تا ئێستا بە وردیش کاری لەسەر نەکراوە چۆن بکرێت زانکۆکان چی بکەن بەژەران چی بکەن. دکتۆر بابەتێک کە هەیە ئەویش بە بڵێن خۆی تەواوی تایتڵی بابەتەکە باس لە دەستنووس و بەڵگەنامەکانەکان بەڵام بێگومان زۆر بابەتی تر هەیە کە ئێمە زارە و زار ئەیبیستیم و نەنووسراونەتەوە لەوانە ئەم بابەتانەش بێگومان کە ڕاست و دروستی خۆیان هەیە و پێویستی بە لێکۆڵینەوە بە دواتاچوونی زیاتر هەیە تا چەند ئێوە وەکو لیژنا بە دوواداگەڕانتان کردووە بۆ ئەم بابەتانە بۆ بابەتانی کە زارە و زارن یاخود هەندێک لەو شوێنانەی کە هەنوو پێویست بووە کە بە دوواداگەڕان بە دوواداچوونی بۆ بکرێ. بەڵێ گەر لە ناونیشانی کۆنفرانسەکەەوە دەست پێ بکەین مێژووی کورد لە ئاوێنەی دەستنووس و بەڵگەنامەکاندا دەستنووس هەموو ئەو نووسراوانن بە تایبەت کتێب کە تاسا بڵاو نەکراونەتەوە جاری وە یەک دانیان هەیە یان چەند دانەیەکانێ بە دەست نووسراونەتەوە لە چەند شوێنەکان بۆی پێترێ دەستنووس واتە چاپ نەکراون ئەمە بێگومان زۆر بەشێک لە توێژینەوەکان دەربارەی ئەوان و بەشێکی تریشی بەڵگەنامێت جا بەڵگەنامەکان جۆرا جۆرن ئەکرێ نووسراوێکی فەرمی بۆ نمونە دەوڵەتێکی کۆمەڵکو دەوڵەتی عوسمانی دەربارەی شاری سلێمانی قەزایەک بۆ قەزای شار باژێر دانانی پەروەردەیەک ڕووداوێکی سیاسی گۆڕینی قایب قامێک ڕووداوێکی ئاوا بێت وەکو نووسراوێکی فەرمی ئەشکرێت نامەیەک بێت بەڵگەنامە هەروەها ئەکرێت مێژووی زارەکی بێت ئەجا ئەم مێژووی زارەکریە ئەوەیە کە کەسێک چاپێککەوتنی کەسێک کرد و نووسیوێتیەوە بەڵام جارە چاپ نەکراوە یان ئەوەتانێ بە ڤیددیۆ تۆماری کردووە یا ئەوەتانەیە بۆ وێنەی بۆ منە وێنەیەکی کۆنی مزگەوتی گەورە هەبێت وێنێکی کۆنی سەرای سلێمانی هەبێت ئەمەش بەڵگەنامێ بۆی بەڵگەنامەکان جۆرا جۆرانزانمە کاڵێن بەڵگەنامە جیاوازە لە دەستنووس کتێبێکە چاپ نەکرا بەڵام بەڵگەنامە هەموو ئەوانە ئەگرێتەوە بە بیندرا و باشە کۆنفرانسەکە تا چەند توانیوێتی بەشێک لە دەستنووس و بەڵگەنامەکان کۆ بکاتەوە و چجاوێت کە ئەمڕۆ دووەم ڕۆژ بووە بێگومان هەموو کاتێک لە دوای بەڕێوەچوونی فیستیڤالێک یاخود کۆنفرانسێک یاخود بابەتێکی لەم شێوەیە کە ئەمانە بێگومان ئەتوانن زۆرێک لە بابەتە نووسراوەکانیش گۆڕانکاری تیا بکرێت چونکە لەوانەیە لەلایەن نووسەرێکی کوردەوە بابەتێک بۆ لەسەر شاری سلێمانی نووسرابێت بۆ لە ساڵی 1970ەکان بێ بەڵام ئێمە یاخود کۆنفرانسێکی لەم شوێ بتوانێت بابەتێک دەستنووسێکتر بدۆزێتەوە کە مێژوەکە بگۆڕێت بۆ پێشووتر تا چەند ئەم بابەتانە کارزانەوەی هەبوو لەنێو کۆنفرانسەکەیە هیچ بابەتێک هەبوو کە گۆڕانکاری بەسەرکرێت بۆ مێژوو لە بابەتێکی نێوشاری سلێمانی کوردستان بە شێوەیەکی گشتی بەڵاگرت سیر بکەین زانکۆی سلێمانی چەند ساڵێکە زۆر بە وردی کار لەسەر دەستنووس و بەڵگەنامەکانەکە هەروەها دامەزرانی ناوەندی کوردستانیش بۆ دۆکۆمنت و دەستنووس و بەڵگەنامە لە زانکۆی سلێمانی و بە هاوکاری سنتەری توێژینەوەی زانکۆی جیهانیش پێکەوە
ئامانجلەی کە ئەوە بۆ چۆن ئەم بەڵگەنامانەی کە هەن کۆکراونەتەوە یا ئەوانەی کە توێژەرانی تری بەدەستیان گەیشتووە نەک لە کوردستان تەنانەت بەڵکو لە ئەرشیفخانەکانی وڵاتانی دراوسێ بۆ نمونە لە ئەرشیفی میلی ئێران لە دەستنووسخانەی لە ئەرشیفی بەڵگەنامەکانی عوسمانی یا ئەمڕۆ دوو توێژینەوە باسی ئەرشیفی بەریتانیا کرا تەنانەت ئەرشیفی کۆمپانیایی نەوتی بەریتانی کە لە کەرکووک بۆ و چەندین بەڵگەنامەی لەسەر کوردستان کۆکرێتەوە لەو کاتە بۆیە توێژەران هەر یەکەو بەپێی پسپۆڕی خۆی باسییان لەوە کرد کە چۆن دەستیان گەشتەوە بۆ بەڵگەنامانە کە بەشێکی زۆری لە کوردستان نین لە شوێنەکانی ترە ئەو وڵاتانی کوردستانیان داگیر کردووە لە کۆنا لە 200 ساڵی ڕابردووە هەر یەکەو بەشێک لە ئەو ئەرشیفانەی بردووە بۆ خۆی و ئێستا لە ئەرشیفخانەی نیشتیمانی وڵاتانەیە بۆیە توێژەران خۆشبەختانە توانیان هەر یەکێک بە پێی پسپۆڕی خۆی بە پێی بواری ئەو توێژینە کە کردوێتی شتێکی تازە بخاتە بەردەست ئەوەی کە گرنگیش بوو بەڕاستی ڕاستپەردەکانی کۆنفرانسە چکە ئەمڕۆ نوێنەری پەرلەمانیش هاتبوو کە ئێستا خەریکی نووسینەوەی یاسای دەستنووس و بەڵگەنامەن چونکە بەڕاستی دەستنووس و بەڵگەنامەکان ناوەندێکمان هەیە بۆ ئەم بابەتە ناوەندێکی تایبەت بە بەڵگەنامە و بە دەستنووسەکان خۆشبەختانە نەک ناوەندێک چەند ناوەندێکمان هەن بۆ نمونە زانکۆی سلێمانی ناوەندی کوردستانی هەیە زانکۆی سۆرانیش بە هەماشەوە ناوەندێکیانێ بۆ ئەرشیفە بەڵگەنامە گەورە بە شێوەیەکی لە کوردستانی گەورە ئەگەر سیر بکەین بنکەی ژینمان هەیە لە دەرەوەی زانکۆکان و هەروەها مەدرسەکان مەدرسە ئاینیەکانی بەڕاستی کۆمەڵی بەڵگە و نامە هێستا لە بادینانیش مەدرسەی قوبەهان کێکێکە لە کۆنتترین زانکۆکانی کوردستان ئەوانیش بە ناوی مەدرسەکە و دووبارە ئەرشیف و دەستنووس و بەڵگەکانی ناوچەی بادینان کۆکەنەوە دکتۆر بێگومان وە کەزانین کە دەستنووسەکان بڵین زۆر کاتەیە گرفتی ئەوە هەیە کە بفەوتێن لە بەرۆی لەوانەیە دەستنووس هەبێت بۆ چەندین سەدا پێش ئێستا بگەڕێتەوە بیر لەوە کراوەوە کە ناوەندێکی تایبەت شوێنێکی تایبەت دروست بکرێت کە تەواوی ئەم دەستنووسانەیە خود لەنێو کۆنفرانسەکەیە پێشنیاری ئەوە کراوە کە شوێنێکە بێت بتوانێت کەم دەستنووسانە بپارێزرێن بۆ ئەوەی لە فەوتان بگومان هەرێک لێ مازانین کە ڕاستە ناوەندەکان زۆرن بەڵام بۆ ناوەندێکی کۆکراوە نیە لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی تەواوی دەستنووسەکان لە خۆی بگرێت بەڵێ خۆی بۆنی چەند ناوەندێک یان هەر زانکۆی و ئەرشیفخانەیەکی تایبەتی هەبێت زۆر شتێکی ئاسایە چونکە لە وڵاتانی جیهانی بەڕاستی لە هیچ وڵاتێکە بۆ ئەرشیفی عوسمانی هەر هەمووی تەنها لە یەک شوێنە لە ئەستەمبول کۆ نەکراوەتەوە کە زیاتر لە ملیۆنێک دەستنووس و بەڵگەنامە و نووسرا و تەلەگرافنامەوانێتیایە لە بەریتانیا بە هەماشێ بۆیە هەندێک کات زانکۆیەک بەشێکی لە ئەرشیفێک لایە زانکۆیەکی تر بەشێکی تریا شارێک مۆزەخانێک بۆ شوێن لە کوردستانیشە خۆشبەختانە ئەم هەوڵانە هەن هەرچەنە پەرتەوازن بەڵام لە هەمان کاتا هەوڵی گرنگن چون کامە یەکەم پێمانەڵێ کە خەڵک و ناوەندەکان و زانکۆکان واروە دەستگا تەنانەت حکومی حیزبەکانیش هەوڵی ئەرشیفکردنەدەن ئەم ئەرشیفکردنە دوجار هەمووی پێکەوە وردە خزمەتەکە بە نووسینەی مێژووی کوردستان نەک مێژوویەکی تەنها سیاسی بەڵکو کەلتوری وانە بە دەربارەی پرسیارش کە بەڕێز کردی ئایا هیچ هەوڵێک دراوە بۆ چاکردنەوەی دەستنووسەکان و پاراستنیان بەڵێ ئێستا مۆزەخانی کەلەپوری کورد لەگەڵ مۆزەخانەی سلێمانی پرۆژێکی گەورەیان هەیە و ڕاهێنان بە شوێنەوارناسان و پسپۆڕانی دەستنووسەکان کە لە شاری سلێمانی بە پێشکەوتوترین ئەو مادە تایبەتانەوە ئەو جیازە تایبەتانی کە هەند دەستنووسەکان نۆژەن بکەنەوە و بیپارێزن و هەروەها لە هەولێریش پەیمانگای عراقی هەکەم پەیمانگای بنکەکەی لە هەولێرە بەڵام بۆ چاکردنەوەی هەموو دەستنووس و شوێنەوار و شتێکە کە پێویستی بە چارەسەر بێ و ئەوانیش کتێبخانەی ناوەندی زانکۆی سەلاحەدین هەموو دەستنووسەکانیان بۆ چاکردن و ئامادەیشان دەربڕیەوە لە هەر شوێنێ هەتا تەنانەت هاوڵاتیانیش دەستنووسیان هەبێت ئەم دوو بنکەیە بتوانن نۆژەنی بکەنەوە لە ناوەندی کوردستانی زانکۆی سلێمانی ئێمە لێرە شۆ پێم خۆشە بە هاوڵاتیانی کوردستان بڵێم هەر کەسێ دەستنووسێ بەڵگەنامەیەک نووسراوێک میراتێکی ماوەتەوە ئەگەر حەزیش نەکە ڕادستی زانکۆی بکە ئێمە جیهازی زۆر پێشکەوتومان هەیە بەبێەوەی تێک سکانیەکەین وە کۆپیەکشی لەو سکانە ئەدێنێ کە زۆر باشە بۆی بتوانێت بەکاری بێنی وە ئەشیدەینەوە کاتە ئەرشیفێک هیچ نەبێ کۆپیەکی لێ بێت چکە بەداخەوە زۆربەی کات ببوونەی شەڕ و ڕووداوە سروشتیەکان و ئەوانە شۆ دەستنووسەکانە فەوتێن. ویستم ئەو بابەتە بڵم چونکە لەوەتە خەڵکانێکی زۆریش هەبن لە تەواوی شار و شارچکەکانی کوردستانە دەستنووس و بەڵگەنامەی زۆریان لەلابێت بەڵام ترسی ئەویان هەبێت کە لە فەوتانە پارێزرێ بگومانەوە هەواڵێکی مژدەبەخشەکە بەڵێ دوجار ئەگە ئەو دەستنووسەی بنەماڵەکە بێت هەر کەسێک بێت کە لای مابێتەوە بەشێکە لە
کە لە پور و نووسرا و بەرهەمیم نیشتیمانە ئەگەری باپیرانی خۆشی بێەوە بێتە زانکۆکان و توێژینەوە و نووسینە سەر بکرێەوە وەکو ناو نازناوێک وایە بۆ بنە ماڵێش. دکتۆر کۆنفرانسەکە بێگومان نێودەوڵەتی بوو و چەندین توێژەر لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە بەشدار بوون ئەوان چیان بەخشی بە کۆنفرانسەکە؟ بەڵێ توێژەرەکان لە وڵاتی ئەرمینیاوە دوو توێژەرمان هەبوو هەروەها لە باکووری کوردستان و لە تورکیاشەوە و هەروەها لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانیشەوە لە ناوەند و زانکۆ و دەستنووسخانە جیاوازەکانەوە توێژەرانە هاتبوون. ئەوەی کە گرنگ بوو ئەوانیش لە بەرەوەی کۆنفرانسەکە مێژووی کورد بوو بۆیە زۆر شتی گرنگ بوون لە باکووری کوردستان دەربارەی میرانی بەتریس دەربارەی شۆڕش دڵای ناری لە ڕۆژهەڵاتی کوردستان دەربارەی هۆزی گەڵباخی هەروەها دەربارەی کۆماری مەهابات و بەڕێوەبردننی ئابووری لە سەدەمی کۆمارە و چۆن دانەوێڵە کردرا و چۆن بازرگانی کراوە چۆن بە شێوەیەکی زۆر پاک و ڕێک و پێکوە بێگەندەڵی لەو کاتێکە ئەمانە هەمووی لە بەڵگەنامە گرنگەکان بوون ئەمە جگەلەوەی دەستنووسی زانایانی کورد و هەروەها بۆ نمونە شارباژێر لە دەستنووس و بەڵگەنامەکانی عوسمانیە وەکو نووسینەوەی مێژووی شارباژێر و جگەلەوە ئەرشیفی نەوتی بەریتانی کە پێوترێ بریتیش پێترۆڵیۆم کە دکتۆر دڵشاد لە زانکۆی کەرکووکەوە ئەویش بە هەمان شێوە باسی ئەوە ئەرشیفخانە کرد کە ئەوان ڕاستە کۆمپانیاکینەوە دوون بەڵام وێنە و فۆتۆگراف و ڤیدیۆ و نەخشەی زۆرێک لە شار و شارۆچکەکانی کوردستانیان کرد کە سەدێک لەمەوە بەر ئەمەش ئەرشیفێکی زۆر گرنگە تا ئێستا توێژەرانی کورد نەزانیوە. کەواتە بابەتێکی گرنگ لەنێو ئەم کۆنفرانسەیە کە ئەویش ژیانی ڕۆژانەی خەڵکی ئاسایش کە لەلایەن گەڕیدە و لەلایەن و کەسانی سەردانی کوردستانیشیان کردە توانیراوە بەشێک لەو بابەتانش باشیف کرێت. ئەمە تا چەند گرنگە دکتۆر بتوانێت کاری لەسەر بکرێت لەلایەن دکتۆرانی وەکو بەڕێستان لایەن کەسانی خەمخۆرەوە بۆ ئەوەی کە بەشێک لەو بابەتانش بێگومان هیچ نەبێت کۆپیەکیشی لێ بگەڕێنرێتەوە کوردستان و بپارێزرێت. بێگومان خۆی کاتێک کە باس لە دەستنووسەکەین وەکو چۆن پارچێک شوێنەوە لە مۆزەخانەیەگە پارێزی ئەمەش بۆ خۆی بوونی دەستنووسێک بیانی مۆزەخانەکانی دنیا هەندێکیان ئەرشیفخانەکان بۆچی بەناوبانگن توێژەرانە چن و خەڵکەچی بۆ سەردان و بلیتە بڕکات چن ئەمە بۆ خۆی وەکو ئەرشیفێک گرنگە و لە هەمان کاتان ناوەڕۆکەشی بۆ ئێمە گرنگە چکە بەڕاستی مێژووی کورد بە شێوەیەکی گشتی تا ئێستا دوژمن نووسیوێتی ئەومە کادەوترێت ئەوەی سەرەکەوێت لە شەڕا مێژووە نووسێتەوە بۆیە ئەمە کاتێک ئەرشیفانە باسەکرێت زۆر بەشێکی زۆر لە توێژەران ئەمڕۆ گفتوگۆیەوان کردوێنێش ڕاستە بۆن منە ئەرشیفی وڵاتانی دراوسێک کە بەداخەوە داگیرکەری ئێرە بوون یا وڵاتانی دوورتریش کە سەرەمی ئیمپریالیزم ئەو ئەرشیفە دەربارەی کوردیان نووسیوە بەڵام ناکرێمە وەکو خۆی وەری بگرین ئەبێ لێکدانەوەی بۆ بکەین توێژەران بە دیدێکی کوردانە وەکو مێژوویەک خزمەتی کوردجا و مێژوویەکی سیاسی بێ ئابووری بێ یان ژیانی ڕۆژانی خەڵک بێت کە دوجاریش تەنها کێمەکە باز لە مێژووی مێژووی سیاسی نیە بەڵکو لە دیدە کۆمەڵایەتی و مرۆڤناسی و هەموو لایەنەکانی تری زمانەوانی و ئاینی و مەذهبی و هۆز و تیرە و کۆمەڵ ینی هەموو ئەوانە شۆتانین لێ بڕوانێک. بێگومان کۆنفرانسی لەم شەوەیە کارکردنی زۆری ئەوێت و لە دوای کۆنفرانسیش کە تەواو ئەبێت چەندین دەرەنجام ئەبێت. دەرەنجامی ئەم کۆنفرانسە چی بۆ دکتۆر واگەیشتن بە بڵێن چه بابەتێک کە بتوانن ئێوە وەکو پسپۆرانی تایبەت وەکو دکتۆرانی زانکۆ کە لەمە دووە ئەرکە لە سەران لە دوای کۆنفرانسەکە بتوانن کاری لەسەر بکەن؟ بەڵێ بێگومان تیمێکی کارە لە دەستەی زانستی و هەروەها دەستەی کارگەڕی کۆنفرانس کە لە چەندین پسپۆڕی جیاواز پێک هاتبوون و هەروەها لە بەشێکی زۆر لە زانکۆکانی کوردستان و دەریشەوە پسپۆڕان توێژینەوەکانی هەڵسانگەوەندووە چونکە نزیکەی 30 توێژینەوە پێشکەشکرا لەم کۆنفرانسە بەڵام نزیکەی 30 توێژینەوە تریش ڕەت کراوەتەوە لەبەر پێوەرە زانستیەکان چونکە هەوڵدراوە بە پێوەرێکی زۆر بەرزدا بڕوا بۆ ئەوەی کە دوجار بێگومان بەرهەمی کۆنفرانسە لە کاتێکی نزیکە هەموو توێژینەوانی کە لەم دوو ڕۆژە پێشکەشکراون لە دووتوێی ژمارەی تایبەت لە گۆڤاری زانکۆی جیهانا بڵاوێت کە کۆنفرانسەکە هاوبەش بوو ئەم دوو ڕۆژە کۆنفرانسکە لە زانکۆی سلێمانی کرا بەڵام چاپەکەی لە زانکۆی جیهانە بێت. دکتۆر ئەمە یەکەمین کۆنفرانس بوو کە ئەم ساڵ دەستی پێکرد تا چەند گرنگام کۆنفرانسە ساڵانە بەردەوام بێت بۆ ئەوەی کە هیچ نەبێت چەند دەستنووسێک چەند بەڵگەنامەیەکی تریش بتوانرێ ساڵانە زیندوو بکرێنەوە و بتوانرێت کە ئێتی وردە ئەو بابەتانی کە پەیوەستن بە مێژوو ژیانی کوردەوە بتوان لەڕێی کۆنفرانسێکی لەم شێوەیە کە نێودەوڵەتیە سوودی لێوەرگیرێت. بەڵێ هەرم دوو ڕۆژە بەشێک لە توێژەران و هەروەها میوانان و پسپۆڕانی تریش کە
درەنگ زانیبیان کەم کۆنفرانسەیە هەمویان باس لەوە کراوە شێوکی گشتی کەم کۆنفرانسە ئەگەر ساڵانەش نەکرێت 2 ساڵ جارێک بکرێ و ئەم جارە بەرفراوانتر بکرێ چونکە ئەوەی جێگەی خۆشحاڵی ئەوەیە کە ئێستا هەوڵێکی زۆر هەیە بەڕاستی بۆ ئەرشیفکردنی ئەو بەڵگانە بۆ دەستنووسانەی کە لە دەرەوەی کوردستانن و لە ناوی کوردستانیشن لە ماڵەکان پارێزراون کە هیچ نەبێت کۆپیەکی دیجیتاڵی هەبێت بۆی لە وێبسایتی زانکۆکانە هەبن و توێژەران دەستیان پێ بگانە توێژەرانی کورد بەڵکو خەڵکی کەشکەوێ مێژووی کورد و شارستانیەتی کورد بنووسێتەوە. سپاس بۆ دکتۆر دڵشاد زاما مامۆستای زانکۆ کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بووی. سپاس بەگەش. سپاس بۆ بانەجە.